ئەوڕۆ چەند پاقلاوت خوا والله ئەوڕۆ تقریبا مانە خۆ پێ نەدەکورا بەس دەمدی دەمخوارد بەس ئەو سارگەنە زۆرە دەبینی ئەو جیاوازی لە ئەو جیاوازی ساڵێدی نەبوو بەس ئەو جارە دەبێ ئەو قافی مدیر ئەو قافێ هەولێر جارشکە خەلاتم کاتۆ لەسەر عاڵێ ئەمە خەلاتی دەکەم ئەو جارە هەست دەکەی لەبەر داواکاریەکەی پاری تۆ کە گوتت پاقلاوە نیە پاقلاوە زۆرتر هەیە ئەو ساڵگەلە زۆرە گەلک لە دوای قسەکەی خۆی زۆرینە هەر بەخۆی گەلە زۆرینە بەخۆم زۆر بینە قسەکەی تۆش کاریگەری هەبوو کەوتت پاقلاوە چاوە کاریگەری نییە تو هەموو ساڵ دێ لێرە ینی پریاد نەداوە لە بەردەڕەشش بیت هەر هەموو سا 200 مەزمعی دەینە هەموو سا گۆرانانە هەر خزمەت دەکەم بەڵێنی دەدەی چاوە بنە نادەم هەتا بمرم جمل لە پشت من و ئەوە بڵێ ئابی لە هەمویان خەڵک دەهادا توی دەبینی کاردانەوەی چی بوو کە توی دەبینی دەیگوتەوە پارەکە دایع بوو ئێستا دەوڵەمەندیە حسبیان دەگوێ وەڵام من دەستخۆشی لە هەموو لایەشی دەکەم خەڵکی هەولێر و سۆرانیم هەموو خۆش دەوێت قەپات هەمویان برانە فەرق جوداییە هەولێر و بەردەڕەش و زاخۆ ئەو زیانە ناکەم خەباتیش سڵاو و ڕێزم لە بۆ هەموو لایەکێ خەڵکی خەبات هەمویان خاستن خەبات عایدی خۆمانە کورە هەولێر پایتەختە بابۆ پایتەخت نەنیسا پایتەخت هەولێر گەلە خۆشحالم بەو قەناتەی ئەو قەناتە قسەی نابڕیت ئینشاءالله هیوادارم بەردەڕەش بووتە سەر بەخۆ